بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی پرسی جینۆساید و تایبەت جینۆسایدی ئەنفال ژمارێک لە کەسوکاری ئەنفالکراوان ساڵانە کردویانە بە نەرید لە یادی ئەنفالدا بۆ بەرزڕاگرتنی ڕۆحی کەسوکاریان و قوربانیانی ئەنفال دەچنە نوگرە سەلمان و دەچنە سەماوە ئەو جێگانەی کە کەسوکار و ئازیزانیان لەوێدا ئەنفال کران لە گۆڕە بە کۆمەڵەکانی ئەوێدا هەم لە نوگرە سەلمان بند کران و هەم لە بیابانەکانی ئەوێدا خرانە ژێر خۆڵەوە. گفتوگوێم پرس و باس و بابەتە دەکەین چی بۆ ئەنفال کراوە چی بۆ بکرێت چۆن لە سەراسی گیان بە جینۆساید بناسێنرێت لەگەڵ زۆر بەڕێز کاکتا سلێمان نووسەر لە بواری جینۆساید گفتوگۆکەین. کاکتا سڵاو لێبێ بەخێرات سەرچاو. سپاس دەکەم کە لە ستۆدیۆ لەگەڵمانی بەخێر بێتەوە بۆ کوردستانیش ساڵانێک لە دەرەوەی وڵاتی. زۆر سپاس بەخێراتیەوە. کاکتا بالەوە دەست پێ بکەین، یعنی سەردانی کەسوکاری ئەنفال بۆ نوگرە سەلمان چیە گەێنێ؟ لە ڕاستیان پێم وایە یەکێک لە ڕێڕەوە باشەکان، یەکێک لە ڕێبازە باشەکانی کارکردن بۆ یان لەسەر کەیسی تاوانی جینۆسایدی ئەنفال دۆزینەوەی ئەو دەریچەیە، ناتوانم بڵێم هەموو ڕێگاکان، دۆزینەوەی ئەو دەریچە ئەو ڕێگایەیە کە ساڵانە کەسوکاری ئەنفالکراوان سەردانی نوگرە سەلمان دەکەن. بەو ئێعتیبارەی کە نوگرە سەلمان یەکێکە لە معقەلە هەر ترسناکەکانی کۆکردنەوەی بەشێک لە کەسوکاری ئەنفالکراوانیان لەوانەی کە ئەنفالکران و بەشێکی زۆریشان هەر لەو معقەلە لەو زیندانیا تیاچوون و چیرۆکی ترسناک لە نێو ئەم شوێنەدا بوونی هەیە و بەشێکی زۆری تۆمار کراوە و دەکۆمنت کراوە و بەشێکی زۆریشی تا ئێستاکە دەکۆمنت نەکراوە. ئەوەی بۆ من گرنگترە لە هەموو شتێک چۆن بتواندرێن نوگرە سەلمان بکرێتە مۆزەخانەیەکی گەورە وەک شوێنی ئەنجامدانی یان وەک شوێنی بەشێک لە کۆکردنەوەی ئەو خەڵکەی کە ئەنفال کران و هەر لەوێ گیانیان لەدەستدا. بە بڕوام ئەمە کارێکی ئاسان نییە و لە هەمان کات قورسیش نییە، بڵێ ناکرێ، جوهدی دەوێ، هەوڵی دەوێ و هەر لێرەوە و لە ڕێگەی کەناڵی کورساتەوە دووبارە و دەبارەی دەکەمەوە پێشنیاری ئەوەش دەکەم کێ بتوانێت ئەم کارە بکە. باوەڕم وایە سەروەریەکی گەورەی ئەخلاقی بەرپرسیارەتی لە ئاست کەیسی تاوانی جینۆسایدی ئەنفال بۆ خۆی تۆمارەکە، تەنانەت ئەگەر بەکڕینیش بێ بتواندرێ قەڵای نوگرە سەلمان بکردرێ و ببێتە بەشێک لە مڵکیەتی تایبەتی دۆسیەی جینۆسایدی ئەنفال و وەک دەریچەی یان وەک بەشێک لە دەریچەی ناساندنی تاوانەکە و ڕۆشتنی ئەو خەڵکەش بۆ تۆبزاوەش هەڕاستە. ئەمە بۆ تۆبزاوەش هەڕاستە، بۆ دبزیش هەڕاستە، بۆ قەڵای نزارکێش هەڕاستە، بۆ قەڵای نوگرە سەلمانیش هەڕاستە. بەڵام من وەکوتم ئەمە یعنی بکەینە دەریچە. مەسەن بۆ نمونە تۆ ئەم بەیانیە هەر لە راپۆرتەکان لە میدیاکانەوە شتێکی زۆر کاریگەرم بینی کە بەداخەوە ئەو کەسەی کە ئەو نیوە جووت تاکە پێڵاوەی بەدەستەوەی و لە سەردەستی هەڵی گرتووە و ئەڵێ ئەمە وەکو بیلبیلەی چاوم ئەپارێزم هەتایە ئەوە لە حرسی وەک بەرپرسیارەتێکی ئەخلاقی خۆی بەرامبەر بە کەسوکارە ئەنفال کراوەکەی ئەوە دەکا. بەڵام دەزانی کاکڕانکۆ دەیان جووتە پێڵاوی وا، دەیان پارچەی بەجێماوی وا لە شوێنی تاوانەکە سەدان و بگرە زیاتر و هەزارانیش، ئەمە بەداخەوە تا ئێستاکە وەک پێویست کار لەسەر کۆکردنەوە و پاراستنی نەکراوە. ئەگەر ئەم قەڵایە قەڵای نوگرە سەلمان بکردرێ و ببێتە مڵکێتی تایبەتی دۆسیەی جینۆسایدی ئەنفال، باوەڕم وایە کارەکە بۆ ئێمە ئاسانترە بێ بتوانین هەموو ئەو ئاسەوارانەی لە شوێن تاوانەکە جێماوە بەدەستی بێنینەوە و کۆی بکەینەوە و هەر خودی قڵاکە خۆی ببێتە یەکێک لە ئەو مۆزەخانانەی وەک چۆن ئێستا تاوانی هۆڵۆکۆست لە هەموو دنیا زیاتر لە نزیک لە 200 مۆزەخانەی جاجیان هەیە لەسەر تاسەری وڵاتانی دنیا و بە شەهرە گرنگەکەی ڕێڕەوی ناساندنی تاوانەکەشیان بوو بە دنیای دەرەوەی خۆیان.
باشە کاکتا ینی وا دەرگەکەوێ هێشتا پرسی ئەنفال کەیسی ئەنفال جینۆسایدی ئەنفال خەمەکە لە سەر ئاسی خەمی کەسیە تا ئێستا لە نێو کەسوکاری خۆیان خەمەکە لە نێو کەسوکاری خۆیاندا ماوەتەوە نەبوو بە پرسێکی گەشتگیر ئەگەر لێرە و لەوێش کەسێک بەر پرسێکی باڵا لەسەر ئاستی ینی کەسی خۆیەتی لە خەمخۆری خۆیەتی بۆ دۆسیەکە دەچێت بەدەم قەزیەکەوە ئەمە چەند دەوای کردووە کە ئێمە هێشتا پرسەکە پرسێکی نیشتیمانی هەمووانی سەرتاپاگیر نەبێ. زانی من دەرفەتەکە قۆزمەوە بە شکڵێکی تر باسیەوە بکەین بۆ نمونە منەزانم بۆ ژنێکی وەکو شاناسخان وەک بەرپرسیارەتێکی ئەخلاقی خۆی دەڕوا بە دوای گۆڕە بە کۆمەڵەکانە دەگەڕێ و لێرە گۆڕێک و لەوێ گۆڕێک و لەوێ ئاسەوارێک ئەمە بەرپرسیارەتێکی ئەخلاقی زۆر گەورەیە بەڵام ئەمە کۆی منزومەی حکومڕانی هەم لە عێراق و هەم لە کوردستان بەرپرسیارن لەم مەلەفە مەسەرەن کوا وەزیری شەیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێمی کوردستان لەکوێی ئەم پرسایە بۆ نمونە کە ئەگەر بە دیاریکراوی باسی بکەین پرسی گۆڕە بە کۆمەڵەکان کوا ڕۆڵی حکوومەتی عێراقی لە ئیدارەدانی پرسی گۆڕە بە کۆمەڵەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتواندرێ بەلایەنی کەم من پێچەوانەی هەندێک بیر و بۆ چوون بیرەکەمەوە پێی وابێ ئێمە دەتوانین لە ماوەی مانگێک یان 6 مانگ یان ساڵێکە کۆتایی بەم پرسە بێنین نا پێم وایە ئەمە پرۆسەیەکی دوور و درێژتری دەبێت بەڵام کوا چی کراوە لە کۆی ئەو 300 و هێندە گۆڕ بە کۆمەڵی کە لەسەر ئاستی عێراقیەوە بە شەهرە زۆرەکەی ئەو گۆڕە بە کۆمەڵانە گۆڕی بە کۆمەڵی تاوانی جینۆسایدی ئەنفالن تا ئێستا چەند نمونەیەکی کەم هەڵدراوەتەوە بۆیە دەستگیرۆی ئەم کەسانش لەسەر ئاستی کەسی کە بەم کارە باسی شاناسخانە کردوەکو خانمیەکەمی عراق بە و کارە هەستاوە ینی دەستگیرۆیکردنیەمان من دەزانم کێشەیان بۆ دروست دەکرێت یان هەندێک جار لێرە لەوەی کێشەشیان بۆ دروست دەکرێت لە بریەوەی کە دەستگیرۆی بکرێن ڕەنگە دەستگیرۆی مادی نا بەڵام ڕەنگە پێویستیان بە زۆر بواریتری حکومی هەبێ بێنە سەر خاد و هاوکاری ئەو بزەبێت بن بۆچی وتم ئەمە شاناسخان وەک خانمی یەکەمی عێراق وەک کەسێکی خەمخۆر لەم دۆسەیە وەک بەرپرسیارەتێکی ئەخلاقی نیشتیمانی نەتەوەی خۆی وەک تاک بە دوای ئەم قەزەیە کەوتووە بەڵام ئەم قەزەیە لە ڕاستیە بەرپرسیارەتێک گەورەکەی لەسەر ئاستی وەکوتم کۆی منزومەی حکومڕانیە لە عێراق و لە کوردستانە تا ئێستا ئەم بەرپرسیارەتیە چی لەلایەن حکوومەتی عێراق و چی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان وەک لەسەر ئاستی پێویست کاری لەسەر ناکرێت چونکە ئێمە نمونەی گۆڕی بە کۆمەڵەوە وەکو نمونە هێنایەوە خۆ تاوانی جینۆساید بە شێوە گشتیەکەی و تاوانی جینۆسایدی ئەنفال بە شێوە تایبەتیەکەی تەنها پرسی گۆڕی بە کۆمەڵ نییە دەیان مەسئلەی تری پەیوەست بەم کەیسە هەیە تا ئێستا لەسەر ئاستی عێراق کاری لەسەر ناکرێت بۆ نمونە مەسەرەن چەند گرنگە بوو حکوومەتی عێراقی بهێنرێتە پای ئەوەی وەناچار بکرێ داوای لێبوردن نەک تەنها لەگەلی کورد لە کوردستان و لە بەرامبەر تاوانەکانی جینۆسایل لە دژی ئەنجام دراوە لە بەرامبەر داوای لێبوردن لە بەرامبەر کۆی ئەو تاوانانەی جینۆسایت کە لە عێراق بە شێوەیەکی گشتی ئەنجام دراون و لە کوردستان بە شێوەیەکی تایبەت کراون حکوومەتی عێراقی داوای لێبوردن لەمە بکە من لە چەندین بەرنامەی تر باسی ئەمەم کردووە لە چەندین نووسینیش باسم کردووە تەنانەت چەند جارێک ئستیدامم کردووە لەگەڵ کۆمەڵێک بەرپرسی باڵا پێیان وابووە کە خۆ ئەم حکوومەتەی ئێستا جەریمەی جینۆساید یان جەریمەی ئەنفال ئەنجام نەداوە نۆ مەسەلەکەەوە نییە مەسەلەکە ئەوەی ئەم حکوومەتە میراتگرەوەی حکوومەتە یەک لە دوایەکەکان یان ئەوانەی پێشووی خۆیەتی بۆیە بەرپرسیارەتی ئەخلاقی ئەم حکوومەتەیە لە بەرامبەر تاوانەکانی جینۆساید داوای لێبوردن بکە وەکو گرنگتیەک بۆ دووبارە نەبوونەوەی تاوانەکەش لە ئایندەیە چونکە ئێستا تۆ وەرە زەمانێکم بەرێ گرنگتیەکم بەرێ کە ببێتە بربەست لە بەردەم ئەگەری دووبارە بوونەوە یان ئەنجامدانی تاوانی جینۆساید یان تاوانی جەنگ یان تاوانی دژی مرۆڤایەتی لە عێراقدا نییە کەواتە لە دوای ئەنفال ئەو جینۆسایدی ئێزدیەکان کە پێم وابێ لە دوای ئەنفال یەکێک لە ترسناکترین تاوانەکانی جینۆساید لەم منطقەیە تاوانی جینۆساید لە دژی ئێزدیەکان و پێشووتریش هەردووکمان هەر قسەمان لەسەر کردووە گفتوگۆمان لەسەر کردووە بەرنامەشمان لەسەر کردووە هەر لەم کەناڵەوە کاکتا ینی هەندێک گرفت هەیە لە کەیسی ئەنفالدا یعنی ئێمە ساڵانان پرس و باسانە هەر دەڵێنەوە پێدوانی ترەبێ خۆناغێکە بێ بڵین لەوێەوە ستۆ بەس ئەوەی کە کراوە یان بێت دەست پێ بکەین ڕاستە پرسەکە
نیشتە تازە ئێمە ڕۆژانە گۆڕی بە کۆمەڵی نوێ دەدۆزینەوە چگە لەوە دەیدۆزینەوە هێشتا ڕەنگە یەک لەسەر سەتی گۆڕە بە کۆمەڵەکانمان نهێنابێتەوە بە خاکی نیشتیمانی خۆیان ینی پرسەکە هێشتا وەکو دەڵێ تازێ هێشتا ئێمە ئەگەر بە دەسواژێکی تر بڵم لە قۆناغی ئەنفالداین هێشتا چۆن ینی دەست پێ بکەین قۆناغێکە بێ بۆ زەنی کاکەڕانکو من ئەم ساڵ پرسیارەکە زۆر منطقیە و پێم وابێ هەر ئەم پرسیارە بکەینە پانتایی گفتوگۆ لەسەر پرسی جینۆساید و پرسی تاوانی جینۆساید و ئەنفال باوەڕم وایە دەگەینە ئستنتاجێکی باش و دۆزینەوەی شێواز و ڕێگا و میکانزمەکانی کارکردن لەم مەسەلانە من با نمونەیەکی زیندووترت بۆ بێنمەوە ئەو باسی قڵای نوگرە سەلمانمان کرد باسی پرسی گۆڕی بە کۆمەڵمان کرد باسی ئەرک و بەرپرسیارەتی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانمان کرد ئەم ساڵ جیاواز لە هەموو ساڵەکانی تر من بۆ خۆم تێبینی و سەرنجم بە دیوە ئەرێنیەکەی لەلا تۆمار بوو یان لەلا دروست بوو مەسەرەن لە زانکۆی سۆرانەوە هەتا دەگاتە گەرمیان هەتا دەگاتە چەمچەماڵ هەتا دەگاتە سلێمانی تا ناو هەولێر وە شوێنەکانی تر من لە حەزم کرد لە زۆربەی هەرە زۆری زانکۆکانە پانێڵی گفتوگۆ هەیە بەسەنەمە خاڵێکی زۆر ئەرێنی و زۆر گرنگە بەوەی تۆ چونکە بەسلەی پرسی جینۆساید و ئەنفال تەنیا ئەوە نییە من ساڵانە بێم لە ڕۆژێکە شتێک بۆ تۆ بڵێم و تۆ شتێک بۆ من بڵیت و ئەم مەلەفەبان بدەین و ساڵی داهاتوو لە هەمان بەروار و لە هەمان ڕۆژ بینەوە سەری نا ئیشکردن لەسەر ئەم بابەتە ئیشکردن لەسەر دۆسیەی جینۆساید و ئەنفال ئەبێ ئیشکردن بێ بە شێوەیەکی بەردەوام و بە شێوەیە کە تۆ پلانت هەبێت چۆن ئیش لەسەرەمەکەی کە من ئێستاوی باسی پلانەکەش دەوڵەتی بێ دامەزراوە بیباتە ڕێوە یعنی مەسەلەکە لە خەمی تاک وەکو ڕانکۆ خەمی تاک وەکو تاها خەمی تاک وەکو خانمی یەکەمی عێراق خەمی تاک وەکو فلان نووسەر بڕاتە دەرەوە ببێتە خەمی گشتی ببێتە خەمێکی ملی و دامەزراوەیەک لەسەر ئاستی حکومڕانی هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی کوردستان ئیدارەی مەلەفی کارکردن لەم پرسە بدا دوو هەم سەرنجی ئەرێنی مەسەرەن بۆ نمونە من ئەمساڵ ملاحەزەم کرد بەشێکی زۆر لە مەراسیمەکان دەبرانە موقعی ئەنجامدانی جەریمەکە موقعی با بڵێن ئەو کاتەی کە جەریمەکە لە کوێ ڕووی داوە مەسەن لە گوندێک زۆرترین قوربانی لێکەوتوتەوە خەڵک خۆی وەکو ئەرک و بەرپرسیارەتی خۆی مەراسیمەکەی بردووەتە ئەوێ مەسەن سەیری گوندی سپی سەر بکە سەیری گوندی زینانە بکە سەیری گوندی قەڵا چەرمەڵە بکە سەیری گوندی بنەی خەپەکوێر بکە سەیری بەشێک لە گوندەکانی سنووری قەزایی چەمچەماڵ بکە ئەمە بەرپرسیارەتێکی زۆر جوانە بەڵام کاتێک ئەم بەرپرسیارەتێ دەبێتە بەرپرسیارەتی کۆ لەسەر ئاستی مەنزومەی حکومڕانی بێگومان ئەو کاتە کاریگەریەکەشی زیاترە بێ ئەمە جیا لەوەی ئەمساڵ من بە ئارامتر مەراسیمەکان مەبینی مەسەن بۆ من نمونەیەکی زۆر گرنگت بۆ بگەڕمەوە ئەمساڵ لە چەمچەماڵ جیاواز لە هەموو ساڵەکان و کۆکردنەوەی خەڵک و شیوەن و ڕۆڕۆ خەڵک بە گوڵێک ڕێز لە قوربانیەکان دەنێت کاتێک گوڵێک دێنێ تەمەن بە هەزاران کەس هاتووەتە مۆنومنتی چەمچەماڵ و گوڵێکی داناوە لەسەر گۆڕی قوربانیەکان وەکو ڕێزلێنان ئەمانە ئەگەر دامەزراوەیەک نەبێ دامەزراوەیەکی نیشتیمانی نەتەوەیی نەبێ تێکڕای ئەمانە لە خۆ بگرێ و وەکاریان لەسەر بکە باوەڕم وایە ئیشەکە هەر لەسەر ئاستی ئەو پەرتیە دەمێنێتەوە کاریگەریەکانی نابێ هەفتەیەک دێن یادی ئەنفال دەکەینەوە هەفتەیەک دێن یادی بەرزانیەکان دەکەینەوە هەفتەیەک یادی فەیلەکان دەکەینەوە هەفتەیەک شنگال دەکەینەوە دوای ئەوە هەموو شتێکمان لەبیرە چێ من بەش بە حاڵی خۆم بە تەواویمانە دژی ئەم جۆرە یادکردنەوەم بۆیە ئەبێ دامەزراوەیەکی نیشتیمانی نەتەوەیی و لە ئاستی بەرپرسیارەتیەکی ئەخلاقی باڵادا بتوانێت کۆی کارکردن لەسەر ڕوکن و ڕەهەند و تەواوی کاریگەریە جیاجیاکانی تاوانی جینۆساید بگرێتە خۆ ئەو کاتە پێم وایە ئێمە دەتوانین بڵێن جینۆسایدی ئەنفال یان جینۆساید بە شێوەیەکی گشتی و جینۆسایدی ئەنفالمان بە شێوەیەکی تایبەت کردووەتە قەزیە کە کردمانە قەزیە ئەو کاتە لەو جۆرە کارکردنە کلاسیکیە دەربازە بین و دەرگاکانی دەرەوەش دەکەوێتە سەرپشت بۆ کارکردنی ئێمە لەسەر هەر لایەنێک لە لایەنەکانی جەریمەکە کە بمانەوێ و ئەو کاتە دەتوانین حکوومەتی عێراقیش لە ئاستی باڵاتر بینینە بەرامبەر ئەو بەرپرسیارەتی ئەخلاقی کە دەبێت جێبەجێ بکە بۆ نمونە داوای لێبوردن بکە قەرەبووی کەسوکاری قوربانیەکان بکاتەوە بۆ نمونە
یعنی تۆ با بڵێن چەند کەسێکی دیاریکراو لە دۆسی تاوانی جینۆسایدی ئەنفالە دادگای کراوە لە کاتێکە ئەگەر بەداتاو بە شێوەیەکی ورد کۆی بکەیتەوە زیاتر لە 5-6 هزار کەس لە چوارچێوەی دەوڵەتی عێراقیە بە هەموو مؤسساتەکانیەوە تۆمەتبارن بە بەشداریکردن لە کەیسی ئەنفال. باشە کاک تا باسی دادگایکردنی چەند کەسێکی کرد لە محکەمەیە تۆ محکەمەکەت کردو بە 4 بەرەك دادگایکردنی سەدام حوسێنت لە 4 بەرەکدا چاپ کردووە ورد و دریشتی دادگایەکە لەو کتێبەی تۆدا هەیە هەر ئەوەی کە سەدام حوسێن بۆ خۆی لەسەر تاوانی دووجێ لە سێدارا درێ بەدەر لە ئەنفال بچووکردنەوەی قەزیەکەمان نییە بەڵێ خۆی لە ڕاستیە پێت بڵێم لە سێدارەدانی سەدام وەک یەکێک لە گەورە تاوانبارەکان لەسەر ئاستی عێراق لەو تەوقیت و لەو ڕۆژ و لەو کاتە پرۆسەیەکی سیاسی بوو یان بڕیارێکی سیاسی بوو با سەدام 10 ساڵی تر بمایەتەوە بە 20 ساڵی تر بۆ من گرنگ نییە سەدام لە سێدارە دەدرێ یان نا بۆ من گرنگە سەدام و کۆی مؤسساتی دەوڵەتی عێراقی کە بەشداریان لە ئەنجامدانی جەریمەی جینۆساید بە شێوەیەکی گشتی و جینۆسایدی ئەنفال بە شێوەیەکی تایبەت کردووە چۆن عقوبەی ئەم بەشداریکردنیان بدەخۆن یان چۆن وەردەگرن ئەمە بۆ من گرنگە بۆ من گرنگ نییە عەلی حەسەن مەجید لە سێدارە دەدرێ یاننا سەدام لە سێدارە دەدرێ یاننا تایر تۆفیق العانی ئازاد دەکرێ یانە سابر دووری محکەمە دەکرێ یانە کۆی ئەوەی بەشداری لە سێدارە بدرێن بەڵام من بەر لە سێدارەدان بۆ من لێپرسینەوەکە گرنگە لێپرسینەوەکە بۆ من گرنگە بە نمونەیەکت بۆ بێنمەوە کاکە ڕانکۆ لە دادگای باڵای تاوانەکان 4 تا ئێستاکە ئەوەی کە قسەی لەسەر دەکرێت 422 کەس مەطلوبە وەکو تۆمەتبار بە بەشداریکردن لە جەریمەی جینۆسایدی ئەنفال باشە 258 کەس لەمانە بە حساب لە کوردستانن یعنی بە بڕوای تۆزێک ئینسان بە منطق بیر بکاتەوە تۆزێک بە بابەتیانە بیر بکاتەوە تۆزێک هەر بە ئارامی بیر بکاتەوە لە کۆی منزومەی حکومڕانی عێراقی ئەو سەردەما کە بەعس سەرپەرشتی کردووە 160 ئەوەنە کەس تۆمەتبار و تاوانبارە بە بەشداریکردن لە جەریمەی ئەنفال لە سلکی مخابرات لە سلکی جێشی شعبی لە سلکی سوپا بە شێوەیەکی گشتی لە سلکی ئەمن لە سلکی حزبی بەعس لە ڕئاسەی جمهوری عێراق یعنی 160 ئەوەنە کەس لەسەر ئاستی عێراق جگە لە کوردستان تۆمەتبار و تاوانبارە بە بەشداریکردن لە جەریمەکە نا بۆیە من باسی دامەزراوم کرد ئێمە ئەگەر دامەزراوەمان هەبێت دەتوانێت هەموو ئەمانەمان بۆ ساغ بکاتەوە ئێستش جوو دانەدانە بە دوای چەند ساڵ لە ساڵی 1939 تا 1945 جەریمەکە لە دژان ئەنجام درراوە باشە ئێستەشی پێوە بێ دانەدانە بە دوای ئەو تۆمەتبارانە دەگەڕێن کە بەشداریان کردووە لە جەریمەی هۆلۆکۆست بۆ ئەوی بیگرن و دادگایی بکەن هیوایان هەیە مردووە بەڵام کە دەزانن بەشداری کردووە بە مردوویش دادگایی دەکەن بۆیە وتم لای من لێپرسینەوەکەم مهمترە بەر لە پرۆسەی لە سێدارەدان جا ئەو کاتە هەر کەسێک بە پێی نەوعی بەشداریکردنی لە جەریمەکە زیندانی هەتاهەتایی بوو چەند ساڵ زیندان بوو پێبژاردن بوو لە سێدارەدان بوو ئەوە دادگا دەتوانێت حکومیەوە کاکتا دواپرسیارمەوەیە یعنی ئێمە بێ ئەنفال گەورەتر سیرکەین لەوەی کە هەیە بووی ئەنفالێکی دیکە ڕوونەداتەوە ئەنفال ڕۆی و تێپەڕی بەڵام دەبێت کاری لەسەر بکەین بۆی کە میلەتەکەمان کە سوکاری ئەنفال کراوان ینی بەر ئەنفالێکی تر نەکەون بەر دۆسیەکی تری ئەو شێوە جارێک تر جینۆساید نەکرێنەوە زای چۆن دەتوانین ئەوە بکەین بۆ نمونە ئێستا پێش لە دەستپێکی بەرنمەکە باسی قڵای نوگرە سەلمانمان کرد باسی نزارکێمان کرد وانە باسی تۆبزاوەمان کرد باسی دەبزمان کرد با شوێنێک هەڵبژێرین بە نمونە چەند مهمە چەند کاریگەرە ئەگەر ئەو دامەزراوەی باسمان کرد سبەینێ کۆنفراسی لێناوانەی کۆنگری لێناوانەی چی لێناوانەی مشکلەمان نییە بیباتە نوگرە سەلمان لەوێ کۆنفراسەکە بکە لەوێ کۆنگرەیەک ببەسێ ئەو کۆنگرێ بۆ من نا بۆ تۆ نا بۆ تەواوی ئەوانەی لە منزومەی حکومڕانی ئێستای عێراق بەشدارن بۆ تەواوی نوێنەری ئەو وڵاتانەی کە لە عێراق سەفارەتیانەیە بۆ تەواوی ئەو منەزەماتانەی کە لەسەر ئاستی عێراق و دەرەوەی عێراق معنین بەم قەزەیە و بانگیان بکەی بۆ بەشداریکردن لەم کۆنفراسەیان مؤتەمەرە چ کاریگەریەکی گەورەی دەبێت لەسەر لانی کەم تێک و پێکشکاندنی ئەو کلیل و قوفڵەی کە ئێمە بەشێکی خۆمانین یان ڕێگەکە پێنازانین یان پێی پێنابین یان ئەوەتانێک کەم تەرخەمین لە گرتنەبەری ڕێگا دروستەکە بۆ کارکردن بۆ ئەوەی کە جەنابەت ئەڵەی دووبارە نەبێتەوە ئەبێ ئێمە بین لە ئاست گەورەی تاوانی جینۆسایدی ئەنفال و دۆسی جینۆسایدی ئەنفال بە گەورەیەکە ئیش بکەین نەک بە بچووکی
بەڕێز کاکتا سلێمان نووسەر لە بواری جینۆسایت سپاس دەکەم. سپاس بۆ سپاس بۆ بەشداریکردن تۆش. لەگەڵمان. سپاس بۆ تۆش. زۆر سپاس.